سڵاوتان لەبێ سەرچاوێک لە پۆلیسی عێراق ڕایگەیاند ئاماری تەقینەوە خۆکوژەکەی ناو مزگەوتی عەلی ئەلباش لە باکووری بەغدا گەیشتە 48 کوژرا و بریندار. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیاند خۆکوژەکە دوێنێ شەو لە ڕێگەی پشتێنێکی بۆمڕێژکراوەوە خۆی لە ناو مزگەوتەکەدا تەقاندوێتەوە بە هۆیەوە 15 کەس کوژران و 33 تریش بریندار بوو. تووشی بۆی توندی تەقینەوەکە و سەختی برینی هەندێک لە بریندارەکان زیادبوونی ژمارەی کوژراوەکان لە ئارادایە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی نەوتی باشوور کە بارگەکەی لە شاری بەسڕەیە ڕاگەیاند تیمێکی پسپۆڕیان ڕەوانەی شاری مووسڵ کردووە تا ئەو بۆرێنەوتێ لە بۆمبی چندرە و پاک بکاتەوە کە لێوەی نەوت بۆ تورکیا هەناردە دەکرێت. فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند درێژکردنەوەی ویلایەتی بارزانی بۆ دەواازەیەک بۆ دەرچوون لەو قەیرانە دوولایانەی کە هێزە کوردەکانی جیرۆدەی بووبوون. لە لەدوانێکیدا بۆ ڕۆژنامەی حیاتی چاپی لەندەن فازڵ میرانی جەختی کردەوە و لەگەڵ سیستمی هەڵبژاردننی پارلەمانی ئیتیحادیدا کە عێراق بکاتە یەک بازنەی هەڵبژاردن و بەلیستی کراوە بێت. ئەوکات سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هەرێکە لە بەریتانیا ئەمریکایی تۆمەتبار کرد بە ڕێگریکردن لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور لە شاری کەرکووکدا. مۆقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر داوای کرد وەزارەتی تەندروستی پاک بکرێتەوە لەو کەسانەی گەندەڵن و داواشیکرد لێکۆڵینەوەی خێرا بکرێت لەو ڕووداوانەی کە ڕوبەڕووی پزیشکان دەبێتەوە و پێویستە بپارێزرێن. لە وەڵامی پرسیار یەکێک لە شوێنکەوتوانی سەبارەت بە کردنامانجی خاوەنتوانەکانی عێراق بە تایبەت پزیشکان مۆقتەدا سەدر ڕایگەیاند پێویستە سەر و ماڵی پزیشکان و خاوەن پسپۆڕەکانی وڵات بپارێزرێ و هەموو پێداویستێکی مادی و زانستیان بۆ دابین بکرێت. سەرۆکی هەڵبژێردراوی نوێیەران تاکیدی کردەوە کە ئازادی باوڵاتیان دەبەخشێت تا گزارش لە خواستەکانیان بکەن. پێداگریشی کرد کە پاکێتی ژیان بە لەبەرکردنی پۆشاکی باڵاپۆش پێوانە ناکرێت. شەڕ و پێکەدانەکانی نێوان لە ئەنگرانی محەممەد مورسی و نارەکانی هەشت پارێزگای ئەو وڵاتی گرتوتەوە و باهۆیانەوە 30 کوژرا و زیاتر لە 450 برینداری لێکەوتەوە. دوێنێشەوە ئەو خۆپیشاندەرانی کە پشگیری لە سەرکارلابردنی محەممەد مورسی دەکەن توانیان کۆمەڵی ئیخوان مسلیمین و لە ئەنگرانیان ناچار بکەن گۆڕەپانی تاحریل لە ناوەڕاستی شاری قاهیرە پاشەکشە بکەن. هەروە پارێزگاری لە تەلاری تەلەڤیزیۆنی فەرمی میسر لە گەڕێکی ماسی برۆ و کۆبری شەش بکەن و دواتریش سرودی نیشتیمانی لە گۆڕەپانەکە لێدرا و دروشمی گەل و سوپای یەکدەستن وترایەوە. سەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆماجباکیان کوردستان کەچەکە ڕووداوەکانی میسری بە کودەتای سەربازی ناوبرد و باتوندی شەرمەزاری کردووە. کەچەکە لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت لە شوێنێک دیموکراسی نەبێت زەمینەی کۆدەتا هەمیشە لە ئارادایە و با دیموکراسی بوونێکی بەهێز دەتوانرێت ئەو کۆدەتایانە پوچەڵ بکرێنەوە. لێپسراوێکی باڵای ڕێکخراوی یەکێتی ئەفریقا ڕایگەیاند ڕێکخراوەکەیان لە دوای لابردنی محەممەد مورسی لە پۆستی سەرۆکایەتی وڵاتەکەی بەشداریەکانی مسر لەسەر جەم چالێکەکانی یەکێتی ئەفریقادا هەڵدەپەسێرێت. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شادن.